ماوەی چەند ڕۆژێک هێزێکی سەربازی تورکیا بە تانک و زرێپۆشەوە هاتوونەتە ناوچەی باشیکی سەر بە پارێزگای نینەوە لەبارەی ژمارەی هێزەکە زانیاری جیاواز بڵاو کراوەتەوە و لێکدانەوەی جیاوازیش لەبارەی ئامانجی هێزەکەوە دەکرێت. لەم بارەیەوە حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش کۆتایی ساڵی ڕابردوو تورکیا لە سۆران و قەلاچۆلان دوو بنکەی مەشق و ڕایانانی تایبەت بە پێشمەرگەی کردبووەوە و هاوکات بنکەیەکیشی بۆ ڕایانانی هێزە عێراقیەکانی دیکە لە پارێزگای نینەوە کردبووەوە. ئەوەی ئێستا ڕوویداوە بە مەبەستی فراوانکردنی بنکەکەی پارێزگای نینەوەیە کە پسپۆڕ و کەلوپەلی سەربازی پێویست گێنراوەتە ئەو بنکەیە. بەڵام حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە هاتنی هێزەکەی تورکیا بەواتای پێشێلکردنی سەروەری عێراق دێ و داواشی کردووە دەست بەجێ خاکی عێراق جێبهێڵن. ڕاشی گەیاندووە حکوومەتی عێراق داوای لە تورکیا نەکردووە مەشق و ڕایەنان بە هێزەکانی عێراق بکات. ڕۆژنامەی دەیلی سەباحی تورکیاش لە زاری بەرپرسێکی ئەو وڵاتەوە بڵاوی کردوێتەوە ڕوانەکردنی هێزەکە لە چوارچێوەی هەوڵەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعشدایە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. ئەمریکاش ڕایگەیاندووە ئاگاداری هاتنی هێزەکەن بەڵام ئەوە لە چوارچێوەی هاوپەیمانی نێوان ئەمریکا و تورکیادا نییە. تا ئێستا هیچ بەرپرسێکی تورکیا بە فەرمی ڕای نەگەیاندووە کە بۆ بەرەنگاربوونەوەی داعش ئامادەن هێزی سەربازی ڕەوانەی عێراق بکەن. تەنانەت دوایەوەی تورکیا لە هاوینی ڕابردوودا شەڕی لە دژی داعش ڕاگەیاند. تا ئێستا تەنها سێ هێرشی ئاسمانی دژی چەکدارانی ئەو ڕێکخراوەی لەسەر سنووری تورکیا و سووریا ئەنجامداوە. ئاژانسی ئەنادۆڵی تورکیا بڵاوی کردوێتەوە لە 2 ساڵی ڕابردوودا هێزی سەربازی تورکیا لە ناوچەی باشیک بوونیان هەبووە و ئامانجیشیان ڕایانانی پێشمەرگە بووە و ڕەوانەکردنی ئەو هێزەش کە لە 150 سەرباز و 20 تانک پێکاتووە تەنها لە چوارچێوەی گۆڕینەوەی ئەرکی سەربازیدا بووە. هەر لەم بارەیەوە ڕۆژنامەی حوڕیەتی تورکی بڵاوی کردوێتەوە ڕەوانەکردنی ئەو هێزە لە چوارچێوەی ڕێکەوتنی نێوان مەسعود بارزانی و وەزیری دەرەوەی تورکیادایە کە لە ڕۆژی 4 تشرینی دووەمدا لە هەولێر ڕێکەوتبوون لە سەرکردنەوەی بنکەیەکی سەربازی تورکیا لە باشیک کە 600 سەرباز لەخۆ بگرێت. تورکیا لە ساڵی 1996ەوە چەندین بنکەی سەربازی لە سنووری پارێزگای دووە کردوێتەوە کە سەرەڕایەوەی لە ساڵی 2003دا پەرلەمانی کوردستان و لە ساڵی 2008دا پەرلەمانی عێراق داوای چوونە دەرەوەی هێزەکانی تورکیایان کرد. بەڵام تا ئێستاشی لەگەڵ دابێت تورکیا ئامادە نەبووە هێزەکانی لە خاکی هەرێمی کوردستاندا بکشێنێتەوە. بە پەیوەندێک زانیاری تورکیا زیاتر لە 10 بنکەی سەربازی لە پارێزگای دووەکدایە و زیاتر لە 2300 سەرباز و ئەفسەری تورکیا لەو بنکانەدا نیشتەجێن. بنکەی سەربازی کانیماسی لە قەزای زاخۆ گەورەترین بنکەی سەربازی تورکیایە کە زیاتر لە 600 ئەفسەر و سەربازی لەخۆگرتووە. لە ڕووی لۆجستیشەوە بنکەی بامڕنی گەورەترین بنکەیە کە زیاتر لە 30 تانک و 8 زرێپۆشی تێدا جێگیر کراوە. تا ئێستا چەندین جار هاوڵاتیانی هەرێم لە چوارچێوەی کەمپینی ئیمزاکۆکردنەوە داوای چوونە دەرەوەی هێزەکانی تورکیایان کردووە. ناڕەزایەتیەکان بەبوونی بنکە سەربازیەکانی تورکیا بە تایبەت دوای هێرشی داعش بۆ سەر هەرێمی کوردستان پەرەیسەند کە تورکیا سەرەڕایەوەی هێزی سەربازی لە هەرێمدا بوو بەڵام ئامادە نەبوو هیچ هاوکارێکی سەربازی هەرێم بکات بە جۆرێک کە فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم کاتی خۆی ڕایگەاند تورکیا بێهیوای کردوون. لە ئێستاشدا کەپەکەکە ژمارەیەک لە هێزەکانی خۆی لە شنگال جێگیر کردووە و پارتیش بە بوونی ئەو هێزانە لە شنگال ناڕازیە. ئەگەری ئەوە لە ئارادایە دوای جێگیربوونی هێزەکانی تورکیا لە پارێزگای نینەوە گرژی زیاتر کەوێتە نێوان پەکەکە و پارتیەوە. بە تایبەتیش دوایەوەی جەمیل بایگا و سەرۆکی کەجەکە بەر لە چەند ڕۆژێک ڕایگەاند پارتی زانیاری لەبارەی هێزەکانی پەکەکەوە دەداتە تورکیا.